طبعا لە دوای دەنگدان لەسەر یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی لە پەرلەمانی عێراق بەشێک لە پەرلەمانتاران بەیاننامەیەکیان دەرکرد کە داوایان لە پەرلەمان کردبوو لیژنەیەک لە پەرلەمانتاران پێک بێنێ بۆی بێنە سەرخات و پەیوەندی لە نێوان هەرێم و بەغداد دروست بکەن بۆی بگەن بە جۆرێک لە ڕێککەوتن. ئەمڕۆ ئەمرێکی نیابی دەرچووە، ئەمریکی پەرلەمان دەرچووە بۆ تەشکیلکردنی لیژنەکە لە 8 ئەندام پەرلەمان پێکهاتووە. ئەندام پەرلەمانەکان پەرلەمانتاری شیعە و سوننەن کوردی تێدا نییە و ئەرچیان ئەوەیە کە لە پەیوەندی و گفتوگۆ لە نێوان هەرێم و بەغدا بکەن بۆ ئەوەی بگەن بە جۆرێک لە پێشنیار و مقتەرەح و لێک نزیکردنەوەی ڕاکان لەسەر چۆنێتی دابەشکردنی داهات و سەرچاوەکانی داهات لە عێراق و ببێتە بنەمایەک و لێکتێگەیشتنێک بۆ جێ گشتی عێراق بۆ ساڵی 2021. لە ڕاستیدا نەبوونی کورد لەم لیژنەیەدا جێی سەرسوورمانە و جێی نیگەرانیشە، یعنی لە ڕاستیدا چکە خۆ کورد بەشێکە لە پەرلەمانی عێراق و لەوانەیە بەشێکیش بێت لە چارەسەر و باشتر بێت کە معلوماتی زیاتر بێت لەسەر کێشانێکە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە.